ئەوەیەکەوە خولی پەرلەمانی یەکەم زار لە 92 بوو هەتا 2005 هیچ هەڵبژاردنێکیان نەکرد. دوێ ئەو لە پاش 96ەوە دەتوانین بڵێن لە پاش 96ەوە هەرچی یاسا و بڕیارێک دەرچۆ لە پەرلەمانی هەرێمی کوردستان نایاسایی بوو. بەڕاستی یەک لەوانە ئەو مەسەلەی چوار بازنەی خۆی لە نەڕەتدا چوار باز نەبووە لە 92 چوار باز نەبووە بەپێی یاساکەی 92 و کاتێک هەڵبژاردنش ئەنجامدرایە بەپێی یاسایەکە ئیشیان نەکردێ. بەڕاستی کاکسەدا بەخۆی ئاگدارە دەبا چار باز نەبیان چار بازنە زیاتر بایان سێ باز نەبە یەک بازنیان بە عملی کردیان یەک بازنە، بەڵام لە بنەڕەتی یاسایەکە داهاتێکەوە چەند بازنەیەک. دوێ ئەو دەستکارێنکەوە دادگای فیدرالیشی نایەتەوە سەر ئەسڵەکەی خۆی کاتێک یەک بازنەیی بە چەند یاسایەکی لە دەرەوەی مودەی قانونی پەرلەمان لە پاش 96ەوە دەرچووە هینایەتەوە سەر ئەسڵەکەی خۆی کەەوە دەڵێ ئەوانە کاتێک ئەو فرە بازنەی بوو یەک بازنە ئەوە لە کاتێکی نایاسایی دەستکاری کرا لێ دەوی بێتەوە سەر ئەسڵەکەی ئەوە کوتێبی نییە لێ هەموارەکەشیان نایاساییە کەواتە دەوی بگڕێتەوە سەر ئەسڵەکەی خۆی. بەڕاستی ئەو ینی ئەو داوای پارتی یان سەرۆکی حکومەت لە دادگای فیدرالی کردی کو بڵێ ئەوە حەز دەکەم کاک سەردار زیاتر لۆماڕوون کاتەوە ینی فێڵێکی قانونی یان زیرەکاتێک قانون تێدا بوو لۆی وەریان گرت ئەو ناڵێ ئەمن لەسەر یاسای چکە بەپێی نظامی داخلی محکمەی اتحادی دەرێ هەتا 6 مانگ پێش هەڵبژاردن یان ناتوانی لەسەر یاسای هەڵبژاردن تانە بدرێت ئەوها ناتێ لەسەر یاساک لەسەر نیزامەکەمدایە کەواتە لێرە وەجاهاتێکی قانونی هەیە کاک سەردارش باشتر دەزانی. بەڵێ یعنی ئەوە ینی حقەتش تێدا هەیە و بەڕێی خۆم بەپێی یاسای کۆمسیۆن دەڵێ بڕیارەکانی دەستەی دادوەری کۆمسیۆن باتە قەتعیە، بەڵام ئەمە دەستورمان هەیە دەرێ مادەی 94 دەرێ دادگای فیدرالی باتە کەواتە ئەگەر دەستوری یاسا بەرامبەر یەک بنچیان دەی بەجێ بکەی دەوی دەستورەکە بخوا کەواتە ئەگەر کێشەکە ئەگەر درێژەی بخیاند بە ئەم لەو باڕدام چکە محکەمە ئەم بەخۆم نوانێک سەردارژ ئاگداربی هەندێک شت هەیە بڕیاری خۆی هەیە هەموو دەسەڵات کەواتە ئەتوش وایە خودی لە بزەبت لە یاسایەکەی بریمەرش داهاتی دەڵێ هەموو دەسەڵاتەکان دەسەڵاتی قانونی تەنفیزی تەشریعی دادوەریش دەگرتەوە و هەیئاتە سەربەخۆکانیش کۆمسیۆنی سەربەخۆی مافی مرۆڤە کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنە کۆمسیۆنی ئەو هەر شتێک سەربەخۆبی ئەوەنیش دەگرتەوە کەواتە لێرە ینی حەقەکە زیاتر بەلای دادگای فیدرالیدایە. پارتی زۆر داواکاری هەبوو هەمووتان دەزان بەبییرتان دێت زۆر داواکاری بوو بەڵام هەمووی لە ئەوە لێ تا ئاخیر ئێستا یەک داواکاری جێبەجێکرا ئەویش کەوا تەعجیل کرا هەڵبژاردنەکە ئەوەندی هیچ لۆ جێبەجێ نەکرا بەڕاستی پێکاتەکان ئێستا حەز دەکەم باسی دەکەم. کۆمسیۆن دەسەڵاتی ئەوەی کاک سەرا گوتی نایاسێ بەڕێی من ئەگەر یاسایەکەی کۆمسیۆن جوان بخیندرێتەوە دەڵێ هەرچی عیلاقەی بە هەڵبژاردندا هەبی کۆمسیۆن بڕیاری لێ دەدات کەواتە دەتوانی ئەو 100 کورسەکەی دەستکاری ناتانی بکە بەڵام ناو 100 کورسەکەی دەتانی چاری دانێ 5 دانێ 10 دانێ لە بۆ کۆت پێکاتەکان ینی ئەوە بۆ شێوەیە. بەڕێی من تەواو قیمەتی کورسیەکانی کۆتا ئێستا مەخاوفەکەیە دەڵێن ئەو 5 دیسان دەبنەوە دارە دەستەی پارتی و یەکێتی و دیسان سوودی لێوەردەگرن ئەم لەو باڕدان ئەوزارە قیمەتی ئەو 5 کورسی زۆر لەوانەیە لە کورسی خۆمان زیاتر بێت چکە منافسە دەکەوتە بینە یەک مەسیحی لێرە هەیە یەک تورکمان لە هەولێر هەیە ئێوە یەکێتی پارتی هەردوو لە تەمام ڕەشای خۆیان دەبی حزبی خۆیان دەبی ئەگەر لە ناو لیستی خۆشیان نەبی حزبی تورکمان و مەسیحیان هەیە هەوڵ دەدەن دەنجی زۆر لە کۆکەنەوە ئەوچی ئەو دەنگە دەڕوا لە یەکێتی پارتی دەڕوا دەستە سەروان کەواتە لەوانەیە ئەگەر کورسی لە کوردستان قیمەتی کورسیەک لە بۆ لیستە گەورەکان کەوا کوردینە لەوانەیە ئەم پێشبینیە نازانم ئاوا دەرەچیانە ئەگەر لۆن منە 18,000 بی بەڵام لەوانەیە قیمەتی کورسی مەسیحیە و تورکمانە بگاتە 20,000 21,000 چکە لە منافەسە یەکتردا ئەوان هەموو دەرجی دەدەنێ ئەو زێرەڤانی ئەو هێزی ناوخۆیە ئەو لیوای فلانە ئەو لیوای فلانە کەواتە 5 کورسەکە لەوانەیە قیمەتی ژمارەکانی زۆر زیاتر بێت.